و ئینسان بۆ ئەوەی لە دنیادا بەختەوەر بژیت پێویستی بە ئەمەل و هیوا هەیە، چونکە هیچ شتێک لەوە خراپتر نییە کە ئینسان لە ژیاندا نائومێد ببێت و بێ ئەمەل بووبێت. بەڵام ئەو ئەمەلە بەچی بۆ ئینسان دەگەڕێتەوە؟ بەوە کە ئینسان لە دنیادا کار دەکات بڕوای بە قیامەت و بە پاداشتی قیامەتی هەبێت. ئەوە ئینسان دڵخۆش دەکات، دەیپارێزێ لە قەلەقی و لە ئینسان دەکات کە ئەو ئینسانەیە زیاتر کار بکات و وەکاری چاکتر ئەنجام بدات. بۆیە ئەبی هورەیرە بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر دەیفەرموو ئەکثروا من ذکر هذه اللذات، زۆر بین لەوە بکەنەوە لەو شتەیەی کە هەموو خۆشیەکان تێک دەدات کە بریتیە لە مردن. ئەنجا بیرکردنەوە لە مردن بۆ ئەوەیە ئینسان لە دنیادا کار و کردەوەکانی باش بن و عەمەلەکانی ڕێکخات و بیر لە پاداشتی دوای مردن کاتەوە. بۆیە لە ڕاستیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیەوێ ئەمەلمان فێرکات و دەیەوێ فێرمان کات کە لەم دنیایەدا بە شێوازێک کار بکەین، کارەکانمان ببەستینەوە بە ڕەزامەندی خوای پەروەردگار بە پاداشتی قیامەتی، چونکە ئینسان وەختێک کاری تەنها بۆ دنیا کرد هیچ پاداشتێکی قیامەتی نابێت. بەڵام ئەگەر ئینسان کارەکانی لە دنیادا ڕەبت کرد و بەستیەوە بە قیامەت و بە پاداشتی خوای پەروەردگار، ئەو کاتە ئینسان لە دنیادا ئەو کارەی کە دەیکات لە دنیاشدا پێی سەرفرازە و لە قیامەتیشدا ئەو کەسە بەو کارەیە لەسەر ئەو کار و عەمەلەی کە دەیکا ئینسان پاداش وەردەگرێت.